وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. پێغەمبەری سەردارمان جارێکیان ئاماژە بۆ زاری خۆی دەکات و دەفەرمێت لەم دەمەوە تەنها حەق دێتە دەرەوە، بەڵام پاش دەرکەوتنی ئەنجامی ئامۆژگاریەکەی لەسەر چۆنیەتی پیتاننی دارخورماکان دەفەرمێت من تەنها مرۆڤێکم، چۆن ئەم دوو فەرمودەیە پێکەوە ڕێک دەکەون. لەم پرسیارەدا باز لە پێچەوانەبوونی دوو فەرمودە دەکرێت لەگەڵ یەکتردا. درێژەی فەرمودەی یەکەمیان بەم جۆرەیە: پێغەمبەری سەردار صلی الله علیه وسلم ئاماژە بە زاری پیرۆزی دەکات و دەفەرمێت بنووسە سوێن بەو خوای گیانی منی بەدەستە، لە حەق زیاتر هیچ شتێک لێرەوە نایەتە دەرەوە. ئەم فەرمودەیە لە ئەبوو داود و زۆرێک لە کتێبەکانی فەرمودە سەحیحیەکاندا ڕیوایەت کراوە. ئەو کەسەش کە فەرمودەکە دەجێڕێتەوە عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاسە ڕەزای خوای لێبێ. وا دەزانم پێشتریش ئەم شتەم عەرز کردبێتن. عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاس هەموو ئەو مرواریانەی یەکڕاست هەڵدەگرتەوە و تۆماری دەکردن کە لە زاری پڕگەوهەری پێغەمبەری سەردارەوە صلی الله علیه وسلم دەهاتنە دەرەوە، هیچ شتێکی لێ نەدەپەڕاند. تەنانەت ئەبوو هورەیرە سەبارەت بەوەی کە عەبدوڵڵا فەرمودەی لەو زیاتر ڕیوایەت کردووە دەڵێ هیچ کام لە هاوڵان هێندەی من فەرمودەیان لە پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم ڕیوایەت نەکردووە جگە لە عەبدوڵڵای کوڕی عەمر. من فەرمودەکانم نەدەنووسی، بەڵام عەبدوڵڵای کوڕی عەمر دەینووسین. عەبدوڵڵای کوڕی عەمر مرۆڤێکی زۆر خواپەرست و زاهید بوو. لە سەردەمی خۆیدا بە بەندایەتی و خواپەرستیەکەیدا دەناسرایەوە. پێغەمبەری سەردار ڕۆژێک پێی دەڵێت ڕۆژێک بە ڕۆژوو ببە و ڕۆژێک بە ڕۆژوو مەبە، ئەمە ڕۆژووی حەزرەتی داودە. بەڵام ئەو ئەمەشی بەلاوە کەم دەبێت و دەڵێت دەتوانم زیاتر بکەم ئەی پێغەمبەری خوا. کاتێکیش سەردار پێی دەفەرمێت سێیەکی شەو بەندایەتی بکە و ئەوەی دیکەی بەحەوێرەوە، ئەو دەڵێت دەتوانم زیاتر بکەم ئەی پێغەمبەری خوا و هەمیشە لە بابەتی پەرستشدا لە ئاستێکی بەرزدا بووە. بەڵێ ئەو کەسێک بوو لە تەقوا و وریایی و بەندایەتیدا قوڵ ڕۆچوو بوو. لەلایەکی دیکەشەوە بە ئەندازەیەک ڕێزی لە گوفتارەکانی پێغەمبەری سەردار صلی الله علیه وسلم دەگرت کە هەموو شەیەکی دەنووسی کە لە زاری پیرۆزیان دەردەهات. یەکەم فەرمودە کە لێرەدا هێنراوە باسی ئەم بابەتە دەکات. عەبدوڵڵا دەڵێت پێیان گوتم تۆ هەموو شتێک دەنووسیت کە لە زاری پێغەمبەرەوە دەردەچێت، بەڵام ئەویش مرۆڤە و هەندێک کات دڵخۆش و هەندێک کاتیش تووڕەیە. دەگونجێت حاشا جار و بارشتانێک بڵێت کە خۆیشی حەزی پێیان نەبێت. تۆش بەبێ هیچ جیاوازیەک دەیان نووسیت. منیش دوای ئەم قسانە وازم لە نووسینی فەرمودەکان هێنا. پاشان کاتێک پێغەمبەری سەردارم بینی و بابەتەکەم بۆ باس کرد، ئەویش فەرمووی بنووسە سوێن بەو خوای گیانی منی بەدەستە، لەم زارەوە لە حەق زیاتر هیچ شتێک نایەتە دەرەوە. ئەمە یەکەم فەرمودەیان بوو. ئەوی دیکەیان بەم جۆرەیە: کاتێک پێغەمبەری سەردار صلی الله علیه وسلم تەشریف دەبات بۆ مەدینە، دەبینێت کە خەڵکی مەدینە دارخورماکانیان دەپیتێنن. ئەویش دەفەرمێت باوەڕ ناکەم ئەم پیتاندنە شتێک لە ئەنجامەکە بگۆڕێت. واتان نافەرمێت پیتاندن بە هیچ جۆرێک سوودی نییە، بەڵکو باسی ئەوە دەفەرمێت کە کاریگەری لەسەر ئەنجامەکە نابێت. پاژەم گوفتارەی ئەو خەڵکەکە دەست لەو جۆرە پیتاندنە هەڵدەگرن و بۆ ئەو ساڵە ئەنجامی نادەن. ساڵی دواتر بەرهەمیان نابێت. چێ دەزانێت لەوانەیە ئەو ساڵە بە تەقدیری خوای گەورە بەرهەمیان هەر نەبووایە. لەوەوە پێغەمبەری سەردار دەفەرمێت ئێوە باشتر شارەزان بە کاروباری دنیاتان. شتێکی ڕاست نییە مانایەکی لەم جۆرەی لە من باشتر دەیزانن لەو گوفتارەی دەربهێنرێت. لەوانەیە مەبەستی پێغەمبەری سەردار صلی الله علیه وسلم بەم جۆرە بوو بێت. ئێوە دارخورماکان دەپیتێنن، بەڵام هەر ئەوە دەبێت کە ویست و نیازی خوای گەورەی لەسرە. ساڵی دوای ئەوەش بە تەقدیری خوایی بەرهەمیان نەبوو. زەیتونی ژوەهایە، ساڵێک بەرهەمی هەیە و ساڵێک نیەتی. پێدەچێت ساڵی دوای ئەو ساڵەی پێغەمبەری سەردار فەرمایشتەکەی تێدا فەرموو بێت ساڵی نەبوونی بەرهەم بوو بێت. پاش ئەنجامەکەش تەماشای حاڵی خەڵکەکەی کردبێت و
بینی بێتی کە لە حیکمەتی قسەکەی تێنەگەیشتون بۆیە فەرموویەتی ئێوە باشتر شارەزان بە کاروباری دنیاتان واتە ئاماژەی بۆ ئەوە دەکرد کە هێشتا کات زووە بۆ دەستخستنی تایبەتمەندیەک لەو تایبەتمەندیە گرنگانەی کە لە ڕێگەی ئەزمموی ویژدانیەوە بەدەست دەهێنرێت. لایەنێکی دیکەی بابەتەکە ئەمەیە لە سەردەمی جاهیلیەتدا کاریگەری ڕاستەقینە دەدرایە پاڵ هۆکارەکان. بۆ نمونە لە یەکێک لەو ڕیوایەتانەدا کە لە بوخاری و موسلیمدا دەیبینین خەڵکی ئەو سەردەمە گوتویانە ئەو بارانی بۆ باراندین واتە باوەڕیان وەها بووە باش دەرکەوتنی فڵان ئەستێرە هەورەکان دروست دەبن و ئەو ئەستێرەیەیە کە باران دەداتە ئێمە. پێغەمبەری سەردار صلی الله علیه وسلم سەبارەت بەمە دەفەرموێت ئەوانە کافر بوون کە دەڵێن باران بەهۆی دەرکەوتن یان خامۆشبوونی فڵان ئەستێرەوە باری. ئەوانە موسڵمانن کە دەڵێن خوای گەورە بارانی بۆ باراندین. بەڵێ کۆمەڵێکان هەروەک چۆن هەموو لوتفێک بەهی خوای گەورە دەزانن باوەڕیان بەوەشەیە کە خوای گەورە بارانیان بۆ دەبارێنێت. ئەو کۆمەڵە موسڵمانن. کۆمەڵێکی دیکەشەیە بارانی ژوە کە موشتەکانی دیکە دەدەنە پاڵ هۆکارەکان. ئەو کۆمەڵەیەش کوفریان بەرامبەر خوای گەورە کردووە. لەو سەردەمەدا ئەم شتە زۆر بەربڵاو بوو کە کاریگەری حەقیقی دەدرایە پاڵ هۆکارەکان. لێرەدا مەبەست هەڵکێشانی ئەو بیر و باوەڕەیە لە ڕەگەوە و نیشاندانی ئەوەیە کە هەموو شتێک لە دەستی خوای گەورەدایە. لە پێناو نیشاندانی ئەوەی کە خوای گەورە هەروەک چۆن لە خوایەتیدا ئەلئولوهیە تاکە لە پەروەردگاریەتیشدا ئەلڕەبوبیە هەر تاکە نەک نیشانە و ئاماژەکان بەڵکو هۆکارەکانیش کۆنتڕۆڵ کراون. بەڵێ هەروەک چۆن خوای گەورە لە ذاتی خۆیدا تاکە لە بەڕێوەبردنی کارەکانیشیدا هەروەهایە و پێویستی بە وەزیر و یاریدەدەر نییە. فڵان ئەستێرە دەرکەوێت و دەریش نەکەوێت ئەوە هەر خوایە کە باران دەبارێنێت. بەڵام زۆر جار بارینی باران دەکاتە دەرەنجامی هۆکارێک یاخود دەرکەوتنی ئەستێرەیەک. ئەمە نزیککردنەوەیە لە تێگەیشتن بۆ ئەوەیە کە مرۆڤەکان خۆیان بۆ بارانبارین ئامادە بکەن بەڵام خۆ دەکرێت نەژبارێت. بەڵێ خوای گەورە هەرچێکی بوێت دەتوانێت ئەوە بکات. پێغەمبەری سەردار صلی الله علیه وسلم لە پێناو ئەوەی ئەم باوەڕە لە خەڵکدا دروست بکات واتە لە پێناو ئەوەی نیشانیان بدات کە هۆکارەکان کاریگەریان نییە و هەموو شتێک بەدەستی ڕەخسێنەری هۆکارەکانەوەیە جەلە جەلالوه. هەموو ئەو شتانەی دەڕوخاند کە خەڵک بەهۆ و هۆکاریان دەزانی بۆ شتان و ڕووداوەکان و سەرنجی خەڵکی بۆ خۆی خاوەندە سەڵاتی نەبراوە ڕادەچێشا. ڕووداوێکی دیکە دەجێڕنەوە ڕۆژێکیان کابرایەکی دەشتەچی هاتە حزوری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و گوتی ئەی پێغەمبەری خوا حوشترەکەم لە پاڵ حوشترێکی گەڕدا بەستەوە و ئەوەی منیش تووشی گەڕی بوو. پێغەمبەری سەردار فەرمووی تۆ ئەوەی خۆتت لە پاڵ دانەیەکی گەڕدا بەستەوە بۆیە تووشی گەڕی بوو. ئەی ئەوی دیکە نەخۆشیەکەی لەکوێوە بۆ هات. لێرەدا نکۆڵی لەو ڕاستیان نەکراوە کە ئەو نەخۆشیە دەگوازرێتەوە. ئەگەر مەبەست ئەوە بووایە ئایا لە جێگەی دیکەدا هەرگیز پێغەمبەری سەردار ئەم قسەی دیکەی دەفەرموو ئەگەر شوێنێک نەخۆشیێکی گوازراوەی تایە بڵاو بووەوە ئێوە مەچناو شوێنە ئەگەر خۆشتان لەوێ بوون لەوێ دەرمەچن و هاوڵەکانی ئاگادار دەکردەوە. پێغەمبەری سەردارمان صلی الله علیه وسلم لە ڕاستیدا لە دژی عەقڵ و لۆجیکی جاهیلیەت دەجەنگا. ئەگەرنا نکۆڵی لە بوونی هۆکارەکان نەدەکرد. لای ئەو حیکمەتێک لە بوونی هەر یەکێک لە هۆکارەکاندا هەبوو. بەڵام ئەمە مانای ئەوە نەبوو کە هۆکارەکان گشت شتێک بن. ڕاچاوکردنی هۆکارەکان لە هەموو شتێکدا ئەرک و لێپرسراویەتیە و باوەڕبوون بەوەش کە ئەنجامەکان لە دەستی خوای گەورەدان یەکتاپەرستیە. لەبەر ئەمەیە کە پێغەمبەری سەردار صلی الله علیه وسلم دەفەرموێت ئەو ئاژەڵە گەڕیەکەی لە فڵان ئاژەڵی دیکەوە بۆ هات ئەدی ئەو لەکوێوە بۆی هاتوو. بەمەش بابەتەکە لە مەیدانی زنجیر بەستن و بە دوای یەکداهاتندا بەوە کۆتایی پێدێنێت کە زنجیر بەستن و بە دوای یەکداهاتن شتێکی پوچە. واتە بەردەوام بوون لە سەروتنی فڵان شت لە فڵان شتەوە و ئەویش لە فیسار شتەوە هاتووە کارێکی پوچ و بێمانایە. ئەیکەواتە یەکەم حوشتر نەخۆشیەکەی لەکوێوە هێناوە. سەرنجام وای لە بەرامبەرەکەی دەکرد کە بڵێت ئەڵڵا
کەوا بوو ئەو شتانەی کە لەسەر تەختی شانۆی هۆکارەکان ڕوویان دەدا هەر لە سەرەتاوە بە ویست و فەرمانی خوای گەورە هەڵدەسوڕان. خوای گەورە جەلە جەلال و بەدیهێنەری هەموو شتێکە، بەمەش پێغەمبەری سەردار صلی الله علیه وسلم لە بابەتی یەکێتی پەروەردیگاردا تەوحید الڕبوبیە پیکێکی گەورەی دەچێشا بەسەری ئەو شیرکەدا و ڕۆحی مرۆڤەکانی لێ ئاگادار دەکردەوە و سەرنجی هەمووانی بۆ ئەو بابەتە زۆر گرینگە ڕادەچێشا. ئێستاش بابینە سەر بابەتی پیتاندنەکە. لە سەردەمی جاهیلیەتدا بیر و باوەڕێکی لەم جۆرە لەسەر پیتاندن هەبوو. ئەگەر دارخورماکە بپیتێنیت یەک بەدا بەرهەم دەدات و ئەگەری ژنەی پیتێنیت هیچ بەرهەمێکی نابێت. ئەمە شیرکێکی شاراوەی تێدا بوو. واتا وەک بڵێیت ئەو پیتاندنە تاکە هۆکار بێت لە هاتنە مەیدانی خورماکەدا. پێغەمبەری سەردار ئەم بیر و باوەڕەی لە ڕەگەوە هەڵکێشا و فڕیدا و ئەوەی تێگەیاندن کە هۆکارەکان تەنها پەردەی عیزەت و گەورەی خوای گەوران. لە سەرەتا داوانەیەکی نیشاندان، دواتریش کاتێک ئەوان بە بیر و بۆچوونێکی دیکەوە هاتنەوە بەرامبەری پێی فەرموون: ئێوە کاروباری دنیاتان باشتر دەزانن. نازانم ئایا لەم قسەیەدا ستایشێکی جددی هەیە یاخود ئەمە ئاگادارکردنەوەیەکە بۆیان لە بەرامبەر ئەوەی بەو مەبەستە لە قسەکانی تێنەگەیشتون کە خۆی ویستویەتی. ئەمە لایەنێکە شایەنی بیرلێکردنەوەیە. لایەنی سێمی ئەم بابەتە ئەمەیە: هەموو شەیەکی پێغەمبەری سەردار صلی الله علیه وسلم بە ئاراستەی پەروەردەکردنە بۆ هەموو ژیانی دنیا. ئەگەر ڕاستەوخۆ و بە مەبەستی تەشریع بەشداری هەموو پنتێکی ژیانی خەڵکی بکردایە، بۆ نمونە ئەگەر بیگوتایە بەم شێوەیە ئاو بکەنە پەرداخەوە کە ئاو دەخۆنەوە پەرداخەکە بسوڕێنەوە بە دەوری سفرەکەدا، فڵان کار بە فڵان شێوە بکەن، دار لە بنەوە ببڕنەوە، بە فڵانە شێوە ئاسن بکوتن و بە فڵان شێوەش بیخەنە کوورەوە. ئەگەر وەک ئەم نمونانە هەموو شتێکی فێر بکردنایە، ئەو کات وەک فەرمانە تەشریعیەکانی دیکە مامەڵەمان لەگەڵ ئەم شتانەشدا دەکرد و بەشتی زۆر پێویستمان دەزانین و هەتا قامی قیامەت ئەو شتانەمان بە هەمان شێوە دووبارە دەکردەوە. بەڵام هەروەک ئەوەی خوای عەلام الغیوب فێری کردبوو دەکرا بە ڕێگایەک بەرهەمی گەنم بکرێتە یەک بەدە و دەشکرا بکرێتە یەک بەسەد. بەهۆی ئەزمون و پیتاننەوە نارنجێک کە هێندەی مشتێک دەبێت دەکرا هێندەی کاڵەچێک یان شووتیەک گەورە بکرابایە. بەو جۆرە باوەڕ بەخۆبوون و متمانەی تێدا دروستکردن کە زانست و تاقیکردنەوە و ئەزموونی خۆیان زیاد بکەن. لایەنی چوارەمی ئەم بابەتە بەڕاستی زۆر گرینگە. خوای گەورە مافی ئەوەی بە مرۆڤ داوە کە دەستکاری شەریعەتی فیتری کتێبی گەردوون بکات. مادام مرۆڤ جێنشینی خوای گەورەیە لەسەر ڕووی زەوی، کەواتە دەتوانێت هەندێک دەستکاری سادە لەو شتانەدا بکات کە خوای گەورە بەدیهێناون. ئەم تایبەتمەندیە حکمەتی بوونی ویست ئیرادەیە لە مرۆڤدا و یەکێکە لە دەرەنجامەکانی بوونی مرۆڤ بە جێنشینی خوای گەورە لەسەر زەوی. بەڵام ئەوان لەم بابەتەشدا دەبوو بەگوێی تەشریعەکەی پێغەمبەری سەردار بکەن و بڵێن کاتێک پێی گوتین دارخورماکە بپیتێنن ئێمە پیتاندمان، کاتێکیش گوتی مەی پیتێنن دەستمان لەو کارە هەڵگرت. بەڵام ئەگەر بەم جۆرە بەردەوام بووایە ئیدی حەز و ویستی مرۆڤی بۆ زانست و سەرچاوەکانی زانست وشتیان دەکرد و ئەو ئەزمونەی کە هەتا ئەو کاتە لای خەڵک گەڵاڵە بوو بە هەدەر دەچوو. ئەو زاتەش کە خۆی بۆ بەجێهێنانی ئەرچی فێرکردنی فیترەت نێردرا بوو لەگەڵ فیترەتدا دژیەک دەهاتەوە. پێغەمبەری سەردار صلی الله علیه وسلم ئەگەر وتەیەک بڵێت وەها دەیڵێت کە هەتا ڕۆژی دوایی بەردەوام بێت. ئەو یاسایانەی کە ئەو دایناون بە شێوەیەکن کە هەتا ڕۆژی دوایی لە کاردا بن. بەرمەبنای ئەمە ئەو دەبوو شتانێکی هێندە چەسپا و بڵێت کە بواری ئەوە نەبێت مرۆڤەکان لە داهاتوودا بەهەڵە لی تێبگەن. دەبوو بە شێوەیەک بێت کە هەموو کەسێک لە هەموو سەردەمێکدا بە متمانەیەکی تۆکمەوە بتوانێت بگاتەوە سەر ئەو سەرچاوی ئاوی ژیانە. لەبەر ئەمەیە کە دەبوو ئەو زارە هەمیشە شتی ڕاستی لێبێتە دەر. بەڵێ ئەو زارە هەمیشە ڕاستی لێ هاتە دەرەوە و لە ڕاستی بترازێت، شتێکی دیکەی نەگوت. لایەنی پێنجەمیش بریتیە لەمە: پێغەمبەری سەردارمان صلی الله علیه وسلم مرۆڤ بوو، زۆر باشیش لە مانای ئازادی مرۆڤ تێدەگەیشت. مرۆڤ ئەگەر ئازاد نەبێت مرۆڤ نییە. ناتوانرێت بە کەسێکی دیل بگوترێت مرۆڤ، ناتوانرێت بە زیندانی کراوێکیش بگوترێت مرۆڤ. تەنانەت ئەوەش مرۆڤ بوون نییە
کە لەژێر دەسەڵاتێکی کافر و خراپەکاردا ئەو ژیانە بژیت کە دەسەڵاتەکە ڕێگەت دەدات و لەو شێوە ژیانەش دوورکەویتەوە کە ڕێگەت نادات. پەنا بەخوا دەگرین لەم جۆرە مرۆڤبوونە، خوای گەورە ئەوانەش بخاتە سەرڕێی ڕاست کە بە شێوە ژیانێکی وەها ڕازین. بەڵێ، مرۆڤ بە ئیرادەی خۆیەوە مرۆڤە. ویستی مرۆڤ بابەتێکی زۆر گرنگە، بابەتێکی هێندە گرنگە کە لەو تۆوە دەچێت کە دەخرێتە خاکەوە. تۆ هەرکە دەکەوێتە سینەی خاکەوە یەکسەر ئەو زەویە سکپڕ دەکات بە دارێکی زۆر گەورە. جا پێغەمبەری سەردارمان صلی الله عەلەیه وسەلەم نەهات کۆت و زنجیر لە ئیرادەی خەڵکەکە بدات. لە سەرەتادا تاقیکردنەوە و پاشان فەرمووی لە پێناو دەستخستنی بەرهەم و ئەنجامی ئیرادەی خۆتان، تەنانەت لە پێناو ئەو بەرهەمانەشدا کە دواتر بەدەستدێن، وەها ڕاسترە کە بەو شێوەیە هەڵسوکەوت بکەن کە خۆتان دەتانەوێت. ئەو بە دەربڕینی ئەم فەرمودەیە ئێوە کاروباری دنیاتان باشتر دەزانن، باسی لەو ڕاستیە دەکرد و ئەو شتانەش کە باسی کردوون هەر ڕاستین و لە ڕاستی بترازێت شتێکی دیکە نین.